فەرید ئیلهامی ئاوازدانەر و فیلمساز و ژەنیاری ناسراوی کورد کۆنسەرتێکی بەناوی لە مەولاناوە بۆ شێخ ئەمیر لە قۆنیە بۆ قەزوینە لە پاریس بەڕێوەبەر. ئەم کۆنسەرتە لە دوو بەش پێکات بوو. لە بەشی یەکەمدا هۆراوە فارسیەکانی مەولانە ڕۆمی بەکارهێنان و لە بەشی دووەمدا مەقامی کوردی یارسانی لە عارفی گەورەی یارسان بە ناوی شێخ ئەمی پێشکەش کرا. لە کۆنسەرتەکەدا فەرید ئیلهامی و چەند میوزیسیانێکی تریش بەشداریان کردبوو. فرانسوا بیشۆڕاوشکاری شارەوانی پاریس و مامۆستانی زانکۆی ENS و سۆربۆن هەروە هونەرمەندانی سینەما و میوزیک ئامادە بوون. ئەم کۆنسەرتە لەلایەن هەوادارانی مۆسیقای کوردی و تەمیرەی کوردی یارسان پێشوازێکی گەرمی لێکرا.